لە کۆبوونەوەیەکی داخراودا ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە تەمەنترین کەسی نێوە ئەنجومەنی هەڵبژارد بۆ بەڕێوەبردنی کۆبوونەوەکان لە لیستی برایەتی و جەمال مەولود وەکو بە تەمەنترین کەس کۆبوونەوەکەی ئەمڕۆیی بەڕێوە برد. لیستی برایەتیش بە زۆرینەی دەنگ ڕێککەوتون ڕێوە تاڵەبانی سەرۆکی بە وەکالەتی ئەنجومەن لە پۆستەکەی دوور بخەنەوە. جلسەکەش بەکراوەی بە سەرۆکایەتی بە تەمەنترین ئەندام بەڕێوە چوو و ئەو جلسەیە بە شێوەی کراوەی ماوەتەوە بۆی کە لە داهاتووە کارەکانی کەشکە لە ڕۆژانی کۆبوونەوەکانی خۆمانەیە ئەگەر پێویستی بە جلسەیەکی نائاسایی کرد ئێمە جلسەیەکی نائاسایی جێبەجێکەین بۆ ئەوەی کە پرسی گرنگتر تاوتێ بکەین. مەسەلەی قالەکردنی لە مەنسەبەکەیەتی نەک لە ئەندامەتی چونکە دوای ئەوەی ئەو برایە زۆر داوای لێکرا بێتەوە یاژە تەخویل بکە ئێمە گلیسی برایەتی ڕەزامەندیمانداوە لەسەر ئەوەی کە ئێمە ڕازین بە ئەوەی کە پۆستەکەی وەک پۆست لێوە بگرێتەوە هیچکێکە لە هەمان حیزب دابدرێ بە ئەو پۆستە بەڕێوەبرێت. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە پۆستی پارێزگاری کەرکووک و سەرۆکی ئەنجومەن کە کورد بوون بە هۆی بەجێهێشتنی شارەکە لەلایەن پارێزگار و سەرۆکی ئەنجومەنەوە گرفتی دروست کردەوە و پێکاتەکان سەرقاڵی کۆبوونەوەن بۆ یەکلاییکردنەوەی ئەو پۆستانە. ڕعد ڕوژدی کە یەکێکە لەو کاندیدانەی تورکمان بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی ئەنجومەن دەڵێت تا ئێستا ڕێکەوتنی یەکجاری نەکراوە بۆ دانانی سەرۆکی ئەنجومەن و پارێزگار چونکە هەموو پێکاتەکان داواکاری خۆیان هەیە. تا ئێستا ینی تەوافق نییە ناتوانین ئێمە جلسە بکەین. مشکلەمان هەیە کێ سەرۆکی ما بڵێ کێ یان دانیشێ مەسەر لە جێگای کاکری بوار ئەبێ ئیتفاق بێ یەکێک انتخاب بکەین حتى وەلو موقت بێ بە مەسەن بۆ مانگێک دوو مانگێک تا انتخابات ساڵێک لەسەرەوە تا ئێستا اتفاق نەبووە. برادرانی کورد ئەڵێن یەکەم اجتماع بێ محافظ هەڵبژێرین وەرئیس مەجلیس بە یەک جلسەیە. ئێمە اعتراضمان هەیە لەسەرەوە ئەڵێن ئێمە ئێستا تا ئێستا ئیشمان هەیە ئەو ئیداریاتی تەواو بکەینی لە مەجلیس دوای ئاڕۆین بۆ اجتماعان هەڵبژێرین ڕئیس مەجلیس یان محافظ ئەوە با دوابێ. کورد داوا دەکات لە یەک کۆبوونەوە بە یەک پاکێج هەردوو پۆستەکە یەکلایی بکرێتەوە. هەرچی عەرەب و تورکمانە بەو داوای کورد ڕازینون و دەڵێن با پۆستی ئەنجومەن یەکلایی ببێتەوە ئەو کات دەست دەبین بۆ پۆستی پارێزگاری کەرکووک. ئەمەش کوردی تووشی دوودڵی کردووە و متمانە ناکات لە دوای یەکلایکردنەوەی پۆستی سەرۆکی ئەنجومەن بۆ تورکمان عەرەب دەستبەرداری پۆستی پارێزگار دەبێت بۆ کوردیان نا بۆیە کورد تا ئێستا ئامادە نییە ئەو داوای عەرەب و تورکمانەکان بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەن قبوڵ بکات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.